منها مەسا لقمان حەمەخان ماوەی 20 ساڵە ئەبێ دوکانم داناوە دوکانی پاسی خانە پاسی لە فرۆشین و چاکیەکەینەوە دوکانم لە پیر محەمەوە ستۆپە و ساچمە گۆڕینەوە ئیتر حەچی چاکرێ چاکیەکەینەوە هرچی بشکێ ینی چاکیەکەینەوە لە مەجای پاسکی لەم حەچی لە مەجای پاسکی لاوە بەڵێ ئەرەوەڵا وەڵا زۆرم خۆشەوێ من ینی زۆر ینی کاک سلێمان وتی ئەوەی سلێمانی وتی ئەگەر مردم جا پاسکیل خانەی هەیە بە تەمەن ئەو بەناوبانگ وتی کە مردم پاسکی لە بێنە سەر گۆڕەکەم داینێن هەر با هەبێ ینی ئەوەنە ئەوە پاسکی چوو بە دڵایەت ناتوانێ وازی لێ بێن وەڵاهی پاسکی لەیسە حەدی کۆرە باز دیکۆرە گینا حیچی تر نییە باش نییە عادیە پاسکی پاسکیلی پێشوو ێستا چییە؟ وەڵاهی خەفیفە و عادیە و سووکە و تەنەکەیەوە بە کوردیەکەی باش ێستا چەند جۆر پاسکی هەیە؟ وەڵاهی چەند زۆر ئەنواع سینی هەیە بەس ئەوروپی هەیە بالێ ئەوروپی دەرەجە یەکەوە ئارە وەڵای سوادەی لێەکەی بەس ئامانە سینیانە بەس مناڵ کە بینی ئەیکڕێک ئەوەیش نییە تا بڵێت ڕەنگی جوان نمونی هەیە بەس حیج نییە لە ناوەڕۆکە حیج واللهی منیسە ئەوروپیم فرۆشتووە دوای 3 ساڵ بە 100,000 ئیساڵێن بۆم بێنەرۆ بە سەوەکە باخوا دوای 3 ساڵ چاکە هاوەکو ئەم ئەوروپیانە بەڵام من ئەو کابرا ئەو عادیەکڕێ دوو ڕۆژاوە ئەوە کۆڵە پارەی پێداوە چەندەکە بەخوا هەر نیوە قیمەتیش ناکات ئەوانە بازاری بن پارەی خۆی ناکات عیبی من بەخوا حیج منە مەعاشمێ نە حیج هەرم پاسکیل خانێ خوا نەیبڕێ وەڵا باشە قەنەعەتم پێێتی محتاجیش نەبووم و ناوەڵا مناڵ حیج نیگەرانی نەکردووم ئەوەی مناڵ بە هاتووە بە پارەشی پێ نەبوو بێ بە ذاتی خوا بۆم چاکردوتم بڕ بەس گەورەی وا هەیە حاڵی نابێت لە شتەکە ئەوە نیگەران مەکات زۆر یەک قسە بکات بە حیاتی لە دڵم دەرناچێت یا مەسەلە چوو پێ باخۆی ئەی تەقێنێ و تێکا و نەوعەکە ئێتۆ ئەڵێ ئەوە چووپەکەتە ئەوە چییە و ینی ئەوە نیگەرانم مەکە گوێم لەوە نەبەوتمە وەکو مناڵی خۆم ئاوە کە وتومە نیمە و دوایی ڕۆشتووە پەشمە وتمە وەرە بە بەلاش بۆم چاکرد دۆشتم پێداوە بەخوای گەورە تا ئیسە شتێ نییە ناڕەحەتی کردوم ئەوە نەوجدانم مرتاح کردووە ینی ناڵێم هەرکە زاتووە حەچی وتووە نەمێڵاوە بڕوە بە پارە بوو بێ پارەشی پێ نەبوو بێ نەمێڵاوە بەڵام هەرەوە بوو وتم جاری وایە گەورەیەت هەن نەوعێتی ئەگا ئەوە زۆر ناخۆشە بۆ من تا بتوانم ئینشەڵا بەتەوام تا بتوانم بەس دوعایەوەکەم ئەڵێم خوا بەس بمبێڵەڕۆ لەم تەمەنا بمێنمەوە هەرمیشە بکەم هەر خەفەتیەوە خۆم ڕۆژێ نەتوانم بەخوا ینی حەزت لە ئیشە ئارە وەڵا ینی زۆر ئارە وەڵا هیوایەتمە دێتر بژێویم لەسەر ئەمەیە وانە ئەوە نەبێ بەخوا حەچم نییە نەمەعاشم نەمانە خۆی گەورە ڕزقی لەسەر ئەمە داوم قەنەعەتم پێیەتی زۆریش وەڵا